یەکشەمەی داهاتوو زیاتر لە 55 ملیۆن هاوڵاتی تورکی بە مەبەستی بەشداریکردن لە ڕاپرسی سەبارەت بە هەمواری دەستوری وڵاتەکەیان ئەچنە سەر سنووقەکانی دەنگدان. لە هەمواری دەستوری تورکیادا 18 مادەی دەستور هەموارەکرێنەوە و ژمارەی پەرلەمانتارانی تورکیا لە 550 بۆ 600 پەرلەمانتار زیاد دەکرێت و تەمەنی ئەو کەسانی خۆیان بۆ پەرلەمانە پاڵێون لە 25 ساڵەوە بۆ 18 ساڵ کەمەکرێتەوە. بە پێی و هەموارە هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا لە 4 ساڵ جارێکەوە ئەکرێت بە 5 ساڵ جارێک و لە یەکاتدا هەردوو هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکۆمار بەڕێوەچێت. هەروەها بە پێی گۆڕانکاریەکانی دەستور سیستەمی سیاسی تورکیا لە پەرلەمانی و بۆ سەرۆکاتیە گۆڕدرێت و پۆستی سەرۆکی حکوومەت هەڵەوەشێتەوە و دەسەڵاتەکانی دێت بە سەرۆکۆمار. بەم پێش سەرۆکۆمار دەسەڵاتی هەڵۆشانەوەی پەرلەمان و حکوومەت و ڕاگەاندنی شەڕ و لەسەر کارلابردننی بەرپرسان و دادوەرانی ئەبێت. سەبارەت بە بەشداریکردن لە پرۆسەی دەنگداندا ڤیگەن یۆکسەکداغ هاوسەرۆکی گشتی پارتی دیموکراتی گەلان هەدەپە لە زیندانەوە پەیامێکی بڵاو کردە و ڕایگەاند بۆ پێدانی دەنگی ئەچنە سەر سنووقەکان. لەلایەکی دیکەوە زەکەریا ئۆغڵۆ سەرۆکی گشتی هوداپار ڕایگەاند ئەندامی پارتەکەی لە 16 نیساندا بە بەڵێ دەنگ بە هەمواری دەستور دەدەن. پێشبینیش دەکات لانی کەم لە سەدا 55 بەشداروانی ڕاپرسیەکە بە بەڵێ دەنگ بدەن. لەلایەکی دیکەوە هاوکات لەگەڵ نوێبوونەوەی وادەی بەڕێوەچوونی ڕاپرسیەکەی تورکیا بەرپرسانی ئەو وڵاتە باز لە درێژکردنەوەی ماوەی باری نائاساییەکەن کە لە وەتای کودەتا شکست خواردوەکەی تەموزی ساڵی ڕابردووەوە ڕاگەیاندراوە. ئەمە جگە لە قەدەغەکردنی هاتوچۆ لە چەند ناوچەیەکی تورکیا بە تایبەت ناوچە کوردیەکان. پێشبینی ئەکرێت لە ڕاپرسیەکەی 16 نیساندا دەنگی بەڵێو نەخێر لە یەکەوە نزیک بن، بە تایبەت کە زۆربەی پارتەکانی تورکیا پاڵپشتی هەواڵەکانی ئاکپارتی بۆ هەمواری دەستوری وڵاتەکەیان ناکەن.